سڵای خۆی گەورەتان لەبێ بەڕێزان لە ڤیددیۆی ئەمڕۆیە باز لەوە ئەکەین کەوا چاڵنجی سێمانگی چییە. ئێمە پێش 2024ش هەنێکتان ڕەنگە ئاگادار بن چاڵنجی سێمانگیمان ڕاگەیان بۆ کۆتایی ساڵی 2023 یعنی لە مانگی تقریبا 11 ئەگرتەوە ئەو سێمانگی ئەگرتەوە هەتا یەکی 2024 لەو سێمانگی 2023 داوام لێ کردبوون بە خۆشمەوە کە هەرچی ئەو ئامانجانی کە بۆ ساڵی 2023 مان داناوە بەڵام جێبەجێمان نەکردو ئیهمالمان کردووە یا تەمەڵیمان تیا کردووە لەو سێمانگیا بتوانین لانی کەم ئەگەر نیوەشی بێت بتوانین لەو ئامانجانە جێبەجێ بکەین. جاسپاس بۆخۆم بۆ خۆم زۆر ئیسفادەم لێ کرد هەندێکیشتان دواتر نامەتان نردبووە یان لە کۆمنت داواتان کرد بوو کە چاڵنجی تر ڕاگەێنین چونکە سوودتان نەبینی بوو زۆرم پێخۆش بوو الحەمدولله و ئینشاء الله لەم جارەشا و بۆ چاڵنجی ئەم جارش کە دیسان ڕای ئەگەێنین بە هەمان شێوە دڵنیام ئیسفادێکی زۆر باشەکەن. وەکوتم لە ساڵی 2023 کە ئەو چاڵنجی دامنا یەکەم چاڵنجی 90 ڕۆژی بوو باشە لە ماوەی 90 ڕۆژەکە ئەمانما پێشەوەی بچینە ساڵی تازەوە ئاماجەکانی 2023 مان جێبەجێەکەن. دواتریش لە یەکی 2024 هەتا يعني هەتا یەکی باڵی سیەکی 2024 يعني پێش یەکی چواری 2024 پێش مانگی چوار دیسان ئەو چاڵنجەمان ڕاگەیان بۆ 90 ڕۆژ یعنی لە یەکی و دەستی پێ کرد لە ساڵی 2024 هەتا سیەکی 2024 یا ما بڵێن یەکی چواری 2024 هەروەها وتمە با چاڵنجێکی 90 ڕۆژی بێ بۆچی 90 ڕۆژی وەکو ئەزانن ساڵێک لە 365 ڕۆژ پێکاتوە و هەمیشە جەختیشم لەسەر ئەو کردوتەوانێت کە ئەبێ ئێوە ئامانجی ساڵانە دابنێن زۆر گرنگە چەنە گرنگە ئەمانجی ڕۆژان و مانگانە دابنی بە هەمان شێوەش زۆر گرنگە کە تۆ بتوانانی ئەمانجی ساڵانە دابنێ چونکە کە ئەمانجی ساڵانە و دانا ئەمە وێنە گەورەکەی تۆی لە بەردەمتا هەوڵی بۆ ئەی باشە کاتە چەنە گرنگە ئەمانجی ڕۆژان و مانگان دابنێ ساڵانەش هەندە گرنگە کاتە هیوادارم هەمووتان ئەمانجی ساڵی 2024 تان دانابێ و کە ئەو دانابێ ئەوە ئەتوانم بڵێم یعنی هەنگاکی گەورە و ناوبەر و سەرکەوتن باشە چونکە زۆر کە سەڵێن من لە مێشکمەدەی ئەنم سێرێکی زۆر شت هەیە بەسەریاتی ئەپەڕی بیریەچێتەوە ئەمە مێشکی مرۆڤە قەت سیقە بە مێشکیان مەکە لە هەموو شتێکانی تۆ بڵێت تاڵ هیچ شتێ ناخمە سەر پارچە کاغەزێ عادەتەن کە تۆ ئامانجەکان تەخیتە سەر پارچە کاغەزێک لە بەرچاوتە بێت ئیتر لە شوێنێکە دای ئەنی کە لە بەرچاو بێت نەک تۆ بیخیتە سەر پارچە کاغەزێک و نەزانێت تۆ داوناوە دواتر کە تۆ بڵین ئامانجانە و لەسەر پارچە کاغەزەکە دانا ئەتەوێت دانم بەدانیان جێبەجێکی سروشتی مرۆڤ بۆ شێوازەیە حەزی لە وەستان نییە ماوەیەک وەستای هەست بە بێتاقەتی ئەەکەی باشە لاوانێ بڵێ بۆ بێتاقەتم بۆچی ئەهاتر ئەم پرسیارانە ئەکەن هەموو ئەمە بەهۆی ئەوەیە کە سروشتی مرۆڤ کاخۆی گەورەوە دروستی کردوین ئەوەیە کە بەرەو شتێک هەنگاو بڕین بەرەو ئامانجێک هەنگاو بڕین جاخوا نەخواستە یا ئامانجەکە خراپە یا ئامانجەکە باشە یعنی ئیلا بێ بجوڵین بەڵام بەلایەکیانە جایە وەکوتم ئەگەر بجوڵین بە دوو لایە ئەجوڵین یان بەرەو ڕێگەیەکی خراپیان بەرەو ڕێگەیەکی باش بەڵام گرنگ ئەوەی بجوڵین ئەمە لای خۆمان بۆ شێوازە لێکینەوە بەڵام ئافرین بۆ ئەو کەسی کە تو ئامانجەکە بۆ خۆدا ئەنێت و وردێکیت و بۆ ئەوەی ڕێگە باشەکە هەڵبژێری کەواتە کاتێک کە ئێمە ئەڵێن یان ڕێگەی خراپیان ڕێگەی باش کەس هەز ناکە بە ڕێگەی خراپا بڕوە باشە بەڵام زۆر کەس هەیە تووشی بۆن و نەغەڵەتی شتێک بوو حەزێکە تووشی و غەڵەتە بێ نەخێر بەڵام لەبەروی زۆر جا مرۆڤ پلانی بۆ شتێدانە ناوە ینی بیری لە شتێک نەکردوێتەوە فلانشتی لە بەسەر هاتووە دواتر بۆ بە کەسێکی خراپ بم شێوازە هەنگاوی ناوە بەڵام لە بنەڕەتیشا نەویستوە ئەو شتە ڕووبە کەواتە ئێمەش کاڵین ئامانجەکە دابنێ و سروشتی مرۆڤ بە شێوازێکە حەز ئەکا بجوڵێ جاوەک وتم کە بجوڵێ گرنگ ئەوە نییە مەسەلە ئامانجەکە باش بیا خراپ یعنی مەبەستم ناوەخری مرۆڤە گرنگ ئەوەی بجوڵێ بەڵام ئێمە وەکو مرۆڤ وەکو ئەوەی کە خوای گەورە ئامانجێکی گەورەی پێپەخشیونە سەر ڕووی زەوی وەکو کەسەکانی تر ناژین وەکو ئەو کەسانی ناژین کە ئەتوانم بڵم کافرن لەوانەی کە مولحیدن لەوانەی کە خوا ناناسن ئامانجەکانی ئێمە ڕوونە ئێمە وەکو مرۆڤی موسڵمان ئەبێ هەموو ژیانمان هەموو ڕۆژێکمان پڕبێ لە ئامانج نەک ساڵەکەمان ئەبێ هەموو ڕۆژ و هەموو دەقە و ساعاتەکانمان پڕبێ لە ئامانج بۆ ئەوەی ئەگینا ئێمەش مرۆڤین ئەشێت بە ڕێگەیەکی غەڵەتا بڕۆین باشە و قەچ ئەنی حتا گەر بە ڕێگەی غەڵەتی شا بڕۆین گرنگ ئەوەی بگەڕینە سەر ڕێگە ڕاستەکە و دواتر بەس ینی لەسەر ڕێگە غەڵەتەکە بەردەوام نەبین دواتر بگەڕینە سەر ڕێگە ڕاستەکە دانانی ئامانج واد لێ ئەکا لەسەر ڕێگە ڕاستەکە بەردەوام بێت بە پشتیوانی خۆی گەورە باشە سا ئەگەر تا ئێستا ئامانجی ساڵانتان نەنووسیوە هیوادارم ئێستا بینوسن و ئەگەریش نووسیتانە ئەو دەستخۆشیتان لێ ئەەکەم باشە وەکوتم بۆچی ئێمە ئەڵێن ئامانجی سێمانگی ڕائەگەێنین هەموو سەری سێمانگێک ئامانجی باڵێنەوە ڕۆژی ڕائەگەێنین بۆ ساڵێکە لە 365 ڕۆژ پێک هاتووە کە تۆ ئامانجەکە و دانا بۆ خۆت ئەڵێ 365 ڕۆژ جارێکا زۆری ماوە دا ئەنیشی لێ پاڵێتەوە هیچ جێبەجێ ناکەی ئەڵێ لانە دەبنی بۆ سێکۆتایی مانگی 2024 هەموو ئامانجەکانە لەسەر کەڵەکا بێ ئەو کاتە نازانین لێکی و دەست پێ بکێڵی بۆچی کاتەکان بە فێڕۆیە ئیتر تااقەت ورە و نامێنێ لەوانەی خاوبیتەوە
ئەسڵان ئەو ساڵ هەر بڕۆ هیچ شتێکی تیانەکەی کەواتە دانانی ئامانجی ساڵی 2024 گرنگە وێنە گەورەکە لابێ بەڵام لەوە گرنگتر ئەوەی تو ئەم وێنە گەوری کە لاتە بەشبەشی بکە بەشبەشێکی بەسەر چوار یعنی سێمانگیە ئێستا سێمانگ یەکەممان ڕۆی بەشێکی ڕۆیشت لە 2024 ئەگەر بیکەین بە 4 بەشەوە ساڵی 2024 بەشێکی ڕۆیشت کە سێمانگی سەرەتا بوو کە ئامانجمان بوویدانە پلانمان بوویدانە واتە ئامانجە گەورەکەی کە هێنامان بچووکمان کردەوە و بەسەر سێمانگەکانە دابەشی ئەەکەین ئەو ئامانجە گەوری کە ئەمانجە گەورانی کە لە ساڵی 2024 دامان ناوە وەرە بیکە بە 4 بەشی بچووکەوە مەسەلە بەسیترین نمونە ئامانجی تۆ ئەوەیە کە 100 کتێب بخوێنیتەوە بۆ ساڵی 2024 ئەمە وێنە گەورەکەیە کە تۆ 100 کتێب بخوێنیتەوە بەڵام وەک گوتم ئەگەر بێت تۆ ئەم شتانە دابەش نەکەی یعنی وەکووا بە لە ڕێگەیەک بی بڵێ هێشتا زۆری ماوە ها سێری بکەی مەسەلە زۆر بمێنەوە سەلووت کە شاخەکە چێژ لە ڕێگەکە و نەبینی تااقەتە نەبێ بڵێ کوورە دی جارێکە زۆر ماوە بەیانیم دوبیانی ئەبێ بە دوو بەیانی لە یاڵە سێ بەیانی ئەیکەم سێریکی هیچ ناکەیت و کاتەکە تەنها ئەڕوە باشە بەڵام وەکوتم کاتێک کە تۆ ئەمە ساڵەکە دەهێنی ئەیکی بە 4 سێمانگیەوە ئەیکی بە 4 سێمانگیەوە سێرەکی وا حسابەکەی تۆ تەنها 90 ڕۆژێ هەیە لە ساڵەکەیە یعنی ئێستا من کە ئەم سێمانگی کە پێشووتر ڕۆی وتم ئامانج بۆ خۆتان دابلن لە ستۆریا دام نابوو و لە بەشی کەمیونیتیش بە هەمان شێوە پۆستم کردبوو لە یوتیوبە بۆ ئەوانی کە ئاگدارن کە تۆ ئەم ئامانجانەدا ئەنی ئەڵێ ئامانجی سێمانگی سێرەکی سێمانگەکە 90 ڕۆژ ئەکا من وا حسابمە کرد ئەم سێمانگی پێشووتر وا حسابمە کرد ساڵی 2024 تەنها ئەم سێمانگەیە یعنی ناڵم کەسێکی زۆر پێرفێکت بووم و زۆر باش بمتیا بەڵام ئەڵم سپاس بخوا لانیکەم نەوەستام لانیکەم کە بێتاقەتە بووم دەستم پێ ئەکردەوە کە بێهیوا بووم دەستم پێ ئەکردەوە یعنی منیش بێتاقەتی ڕووی تێ ئەکردم بێهیوای ڕووی تێ ئەکردم ڕۆژی وا هەبوو تاقەتی ئامانجەکانم نەبوو ئەمە شتێکی ئاساییە بەڵام با واو لێ نەکا کە تۆ هەفتەیە 2 هەفتە 3 هەفتە هیچ نەکەیت و دابنیشی هەمیشە پرسیاری لە خۆ بکە من وەکو مرۆڤی مسلمان لەسەر زەوی چه ئامانجێکی خۆی گەورە پێبەخشیوم ئەمە ئەو مرۆڤ بوو کە خۆی گەورە مەسەلە ئەو پرسیاری لە خۆ بکە بڵێ ئەو مرۆڤ بوو کە خۆی گەورە ڕێزی لێ ناوکرێتی بەجێنشینە سەرزەوی بڵێ من بەم حاڵۆ چۆن ئەتوانم جێنشینی بکەم لەسەر زەوی لە کاتێکا کەسێکی تەمەڵم لە کاتێکا خەریکی ئامانجەکانم نیم باڕم پێ بکەن ئەم پرسیارانە خۆی لە خۆیان کە لە خۆمانی ئەکەین وامان لێ کات دووبارە هەستینەوە سەر پێ چونکە وە گوتم ئێمە لە مرۆڤی ملحید لە مرۆڤی کافر ئەبێ زۆر جیاواز بین بە وزەکانمان بە تاقەکانمان باشە لەوەی کە خەریکی ئامانجەکانمانین سێریکی هەنێشت بەداخۆ لەم ڕۆژا خەریکە عکسێ بێتەوە مرۆڤ مسلمانەکە بەرەو تەمەڵی ئەڕوا بەرەو ئەوە ڕواکە هیچ ئامانجێکی نییە کە باوەڕی ئەسڵم بە ئامانج و زۆشتی تر نییە سێریکی مرۆڤ کافرەکە لەولاوە پلان بۆ مناڵەکانی تۆش دائەنێم لە مناڵەکانی تۆش وەگەڵە سەریان لێ ئەشێونێتوانی لەسەر ڕێگەی ڕاستلیان ئەیە ئەمە ئامانجی ئەوانانی بۆچی ئەوان ئامانجیان هەبێت ئامانجەکەشیان زۆرەوانی ئێمە گەورەترە ئی باشە ئێمە مرۆڤی مسلمان کە خۆمان لە ئەسڵا ئەوە ئامانجی سەرەکیمان هاتنێتە سەر زەوی تا سەر زەوی ئاودانکەینەوە بە چی شتێک ئاودانێکینەوە بە تەمەڵی ئاودانێکینەوە بەوە ئاودانێکینەوە کە هیچ شتێک نەکەین کە هەر یەکەو لەلایەن خۆمانەوە شتێکی کارێکی بچوو نەکەین بۆ گۆڕینی کۆمەڵگەکەمان کەواتە گرنگە مرۆڤ بیرکاتەوە کەواتە کە تۆ سێمانگ ئەم سێمانگی تریشە هەیە قەیناکە سێمانگ یەکەمی 2024 ڕۆی تۆ وەک وتم لە ساڵی 2024 چوار سێمانگی و هەیە تۆ تەنها یەک دانەوە لە ڕۆیشتووە ئەگەر هەتا ئێستا هیچ شتێکی جێبەجێ نەکردووە تەنها یعنی یەک لەسەر چواری ڕۆیشتووە هێشتا سێ بەشی ماوەتەوە دەکەواتە لەم سێ بەشی کە ماوەتەوە لە ئێستەوە هەڵبە ژیانی خۆ بگۆڕە ژیانی مسلمانەکانی تر بگۆڕە ژیانی خێزانەکە بگۆڕە سێریکەن ئەمڕۆ یەکی چواری 2024 هەتا یەکی حوتی 2024 ئامانجی ئەم سێمانگە و دابنێ واتە ئامانجی ساڵی 2024 بهێنە کە داوناوە وێنە گەورەکە ئەم وێنە گەورەیە وەکوتم بەشێکی ئەبێ ڕۆشتی بێت ئەگەر دەش ڕۆشتی بێ ئەتوانی لێستەوە دایبنی بەڵام خۆ زیاتری لا بکەی و ئەشتوانیت دڵنیابە یعنی خۆی گەورە شتێک نەخاتە سەرشانمان کە توانای جێبەجێکردنیمان نەبێ مناڵم ئامانجێک بۆ خۆ دابنێ کە نەسوودی دنیاوی پێ بگەێنێ نەسوودی قیامەتی چونکە بەڕاستی ئەمە تەنها کات بە فیڕۆدانە وناژ لە بۆ نمونە چێژ لە ژیانمە بینین ئەمە ڕوویکی ترانی تو کاتێک کە جێژ لە دنیا ئەبینی وکو ئامانجێکی گەورە سێری ناکە لە ژیانتا ئێمە کاتێک باسی ئامانجێکی باسی شتێکێکین کە تۆ بتوانانی سوودێکی دنیای و سوودێکی قیامەتی لێوە ببینی ئەمە پێوتێ ئامانج ئەگەر تۆ ژیانی خۆپڕ کردووە لە شتێکی بێسوود و بێفەڕ و ناویشیان لێ بنێ ئامانج بەڕاستی ئەمانە ئامانج نین زۆر باشە ئێستا توانن لە ئێستاوە یا لە دوای ئەم ڤیدیۆوە ئامانجەکانتان بنووسنەوە بۆ ئەم سێمانگە و بچووکی بکەنەوە بیکەم بە بەش مەسەلە ئامانجی تۆ ئەوەیە لە ساڵی 2024 با بڵین قورئانی پیرۆز لەبەرکەی با بڵین هەمووی نا بەڵام با بڵین تۆ ئەبێ 15 جوزە لەبەرکەی باشە ئێستا تۆ ئەم 15 جوزە ئەهێنی دابەشێکی بەسەر مانگەکانە ئێستا وەگوتم نەوە ڕۆژی یەکەم ڕۆی کە یەکی لە یەکێکەوە دەستی پێ ئەکرد بۆ ئەو کاتە تقریبا هەر مانگۆ چنێکی بەرەکەوێ تقریبا هەر مانگۆ و سێ و کەمێکی بەرەکەوێ ئەنی سێ جوز و بەشێک با بڵین تۆ نەوە ڕۆژی
چالنجی یەکەمە ڕۆیشتووە ئێستا نەوە ڕۆژی دووهەمە ئێستا کەواتە تۆ باوا گریمانە بکەین تو هیچ لە قورآانی پیرۆزە لەبەر نەکردووە ئەم 50 جزئی کە هەتا کە بێ لەبەری بکەی لە ساڵی 2024 دابەشێکی تۆ بەسەر ئەم چەند مانگی کەماوە ئێستا بۆ تۆ تەنها و تەنها تەرکیز لەسەر ئەم سێ مانگە ئەبێ کە ئەڵین ئەماجینەوە ڕۆژی ئەوەی خۆشە وا حسابەکەی تۆ تەنها و تەنها لە ساڵەکە تەنها 90 ڕۆژە هەیە وا گریمانە ئەەکەی لە دوای 90 ڕۆژی تر ساڵی 2025 ئەمە ژواو لێ کات هەست بەتاقەتی نەکی هەست بۆ نەکی بڵی جارێکا زۆرم ماوە کورە جارێکا لە کوێمە ئەڵی 90 ڕۆژە خێرا بە چاوتروکەنە تەواو ئەبێ کەواتە دیسان مەسەلە ئەو 50 جزئی کە هەتە لە قورآانی پیرۆزە بتێوە لەبەریکی دابەشێکی بەسەر ئەم مانگەیە ئەگە بتوێ 50 جزئەکە دابشکی بەسەر ئەم سێ مانگە 5 جزئی بەرەکەوێ یعنی تو ئەبێ لە یەکی چواری 2024ەوە هەتا یەکی حوتی 2024 تۆ 5 جزء لەبەر بکەی باشە لە دوای ئەو 5 جزء بۆ سێبەشی مانگی چالنجی مانگی سێهەم ئەوە تریشی 5 جزئەکەی تریش ئەکەوێتە سێبەشی کۆتایی چالنجی مانگی چوارەمی 2024 باشە هاوڕێیان کەواتە ڕوونا تۆ تەنها و تەنها ئامانجە لەسەر ئەم 90 ڕۆژە ئەبێت بە تەنها و بە تەنها ئامانجە لەسەر ئەم 90 ڕۆژە ئەبێت و هیچی تر ئیتر ئامانجەکانی تریشێ بە هەمان شێوە کە باسی ئامانجەکەیەکی گەڵە من نازانم چۆن ئامانج دابرێم یاڵە چ شتێکی تێ بکەم ئامانج هەموو لایەنەکانی ژیانەگرێت تاوانێت کە سوودی وەگوتم سوودی دنیای و سوودی قیامەتی لێوە بەدەست ئەخەی باشە بۆ نموناڵی ئامانجی مەسەلا ئاینی بتوێت تۆ قورآانی پیرۆز لەبەرکەی بتوێت تۆ نوێژەکانە باشکەی بتوێت مەسەلا نوێژە سونەتەکانە باشتر بکەیت بە ڕۆژوو بیت لە ڕۆژە سونەتەکانی ترا لە دوای ڕەمەزانەوە بۆ نمونە چەند فەرمودەیەکی پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێ لەبەری بکەی دڵی دێک واکە لە خۆ ڕازی بکەی یان بۆ نمونە کچێکی حەز بکەی ببی بە باڵا پۆش ئەمانە هەمووی ئامانجی ئاینین پیانەتی ئامانجی ئاینی تۆ ئەتوانی لەسەر پاچە کاغەزەکەی کە هەتایتر تۆ دەفتەرێ هەیە پاچە کاغەزەیە هەر چێکەیە گرنگ ئەوەیە کە تۆ ئەم ئامانجانی پێت ئەڵم داونە هەر ئەوە نەبێکە لەم دەقا دایبنی تۆ ئەبێ بە بەردەوامی لە ژوورەکە تا هەڵی بواسی لە ژوورەکەش تاڵی ناواسی لە شوێنێکە دایبنی کە بە بەردەوامی هەموو ڕۆژێ چاو بۆ ئامانجانە بکەوێ باشە ئەمان ئامانجی ئاینی بوو لەسەر ئەنووسی ئامانجی ئاینی فلان و فلان و فلانە تۆ توانیشتی زیاتر بنووسی من ئێستا حاڵی حەزر بە خەڵمانەیەت ئەمە بۆ ئامانجی ئاینی مەسەلە ئامانجی چیترمان هەیە ئامانجی زانستیمان هەیە کاوتە زانستی واتە شتێک یان بەمانایەکی تر ئامانجی فێربوون ئەمانە بۆ نمونە زۆر دەگرێتەوە گریمان تۆ ئەتەوێ فێری زمانێکی بیانی بیت فێری زمانی ئینگلیزی بی عەرەبی بی لەو ئامانجەیە ئەینووسی گریمان تۆ ئەتەوێ ساڵی 2024 فێری زمانی عەرەبی بی تۆ هەر نابێ بڵێ وڵام من ئەمێ فێری زمانی عەرەبی بم هەر ئەمێ فێری زمانی ئینگلیزی بووم و هیچی تر هەوڵی بۆ نەی دابەشی نەکەی بەسەر مانگەکانە ئەو لیڤڵانی کە ئەتەوێ بۆ نمونە و ئاسانی کە ئەتەوێ فێری بی مەسەلا ئاستەکان دابەش نەکەی بەسەر مانگەکانە بابلین ئەگەر و کوتم ئەگەر تۆ فێری زمانی عەرەبی بی لە ساڵی 2024 بێت تۆ دابەشێکی بەسەر وەکوتم چوار سێمانگیە کە سێمان یەکەم ڕۆی وازی لێ بێنە مادەم بۆی پەتانەڵ مازی لێ بێنن چکە دڵنیام زۆر کەسکەم ڤیدیۆی بینێ یەکەم جارێتی لاوانەیە گوێبیستی چاڵنجینەوە ڕۆژی بێ حەز ناکەم ناومێدی بکەم لەوەی کە بڵم تۆمان ینی سێمانگە ڕۆشتوتەوە و ینی دانیشەوە تازە ناگەڕێتەوە ئەتوانین تعویزی بکەیتەوە بەڵام لەوەی کە کەمێک زیاتر خۆی لا بکەیت باشە کاتێ تۆ ئێستا وەکوتم هێشتا سێمانگی و ماوە یعنی 90 ڕۆژ ماوە اینجا بۆی بگەیت بە ساڵی 2025 کەسە کە توی فێری زمانی عەرەبی بی پێشترانی کە لەگەڵ من بوون لە چاڵنجەکە پێم وتن سێمانگی یەکەمی 2024 دانێن بۆ ئاستی یەکەمی ئەو زمانە سێمانگی دووەم دانێن بۆ ئاستی دووهەمی سێمانگی سێم دانێن بۆ ئاستی سێمی سێمانگی چوارم دانێن بۆ ئاستی چوارەمی زمانەکە سێرێکی تۆ عادەتەن لە ئاستی چوارەمی زمانەکەیە ئەتوانی قسەی پێ بکەی ئەتوانی کتێبی پێ بخوێنیتەوە زۆر شتی لێوە ینی زۆر شت تێ بگەی لێ ئەتوان بڵم حتا ئەگەر بە زمانێکی ئەکادمی قسە بکەن تۆ لێیان تێ بگەی ئەمە ئاستی چوارەمە کە تقریبا ساڵێکی پێچێت تۆ بتوانێت ئەو زمانە بەتەواوەتی فێربی منەڵم زمانێک ساڵێکە پێچێ ئینشاڵڵا گە مەجال هەبێ ڤیدیۆشتان بۆ بکەمە سەر فێربوونی زمان چۆن فێری زمان بیت بەڵام ئیتر زمان هەیە لەوانەیە بە سێمان فێربی زمان هەیە بە 6 مان زمان هەیە بە ساڵێک بەڵام بە شێوەیەکی گشتی وەرمانگرتووە ئێمە ئەگەر تۆ تەنها ینی یەکێکی لەو کەسانی کە زۆر لە ژیانتان مەشغوڵی کاتی زۆری نییە بۆ زمان تەرخانیکەی توانین بە ساڵێک بە 2 ساڵ ئەو زمانە فێربی یاوەتە لە مەسەری فێربوونە یان لە مەسەری باڵین ئامانجی زانستیە تۆ زمان ئەنووسی ینی ئیلا گرنگە بێ زمانی تیا بێ بەڕاستی ئەگەر بتەوێت کەسێکی زۆر زیرەک بیت کەسێک بیت لە ژیانە دانەبڕی لە ژیان دوانەکەویت کۆمەڵگای باڵین ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە چاو وڵاتە ئەوروپیەکانە لە زۆر شتا لە ئاستی باڵین زانستی ئەڵم لە دواوین ینی شتێکە گومانی تیانە بەڵام هەر بەم شێوازە مێنینەوە باڵین من ئێستا ڤیدیۆ کاکەم ساڵی 2024 چەند خۆشە ساڵی
2024 کەیت جیلێکی زۆر مستەقف زۆر ڕۆشنبیر زۆر خوێنەوار زۆر زمانزان زۆر مسلمان زۆر ئیماندار بێنە ناو کۆمەلگای کوردەواریەوە دا ئەو کەسانە ئەزانی کێن ئەو کەسانە مناڵەکانی منن مناڵەکانی تۆن مناڵەکانی کەسێکی ترن کاتە جیلەکانی داهاتوش هەر نەوەکانی خۆمانن ئینەوەکانی داهاتوو کێ پەروەردەیان ئەکا کێ ینی فێری ڕۆشتیان ئەکات کێ فێری ئیمانداریتیان ئەکا هەر خۆمانین کاتە ئەگەر خۆشمان ئەو جیلە نەبینین ینی بڵین باشە خۆمە هەر دواکەوتون هەر بوو بێشەوازە بین بڵین باشە ئێمە دواکەوتون و تازە وڵا ئەوروپا پێشکەوت و ئەوروپامان گەورە کردووە بە قسە باشە بەڵام لەلایەکی شەو خۆمان هیچ هەوڵی فێربوون نین هەوڵی زانست نین هەوڵی بەرەوپێشوونی کۆمەڵگەکەمان نین بەڕاستی ناچێتە عەقڵەوگەر کەسێک بین لەوانی کە هەر وەسفی ئەوروپا بکەین و خۆشمان هیچمان تیا بەسەر نەبێ بە کورتیەکەی کاتە فێربوونی زمانی دووەم بۆیە جەختم لەسەر کردەوە بەڕاستی زۆر ینی لە زۆریش زیاتر نازانم چ شتێ لە زۆر زیاتر بێ نازانم بەس هەندە گرنگە ینی هیچی دانامێنێتەوە لەبەرەوە زۆر گرنگە زمانی دیاری بکەیت و قەیچێکە لە 1/4/2024 دەست پێ بکەیت بەڵام دیسان پێتان ئەڵێم مادەم ئێوە 3 ڕۆژیتان ماوە هەوڵ بە تۆزێ لیڤڵەکە و زیاتر بکە مەسەلە ئەو کۆتم ئەگەر ئێوە سێمانگی یەکەمتان ڕۆیشتووە قەیناکە ئەگەر بچانەوە لە 1/4 دەست پێ بکەن هەتایەکی 7 بۆ فێربوونی زمانێک کە 3 مانگەکات باشە باڵین هەر زمانی عەربیەوە کە وەرگرین تۆ ئەبێ ئاستی یەکەم و تقریبا کەمێک لە ئاستی دومیش بزانیت زۆر ئاسانانی ئەتوانی بۆ نمونە زمان ئەو کۆتمی شەڵا لە ڤیدیۆکی ترا بە تەفاسیلی باسیەکەم بەڵام تۆ ئەتوانی بۆ نمونە لە ماڵەوە و کاتانی کە بەتاقەتی و کاتانی کە ئیشەکەی و کاتانی کە لە ماڵەوە حتا ئیشەکەی لە دەرەوە ئیشەکەی یعنی تۆ ئەتوانی سەماعەکەیتە گوێ لە ڤیدیۆکی عەربی بگری گوێ لە مثلا لە ناو پاسێکە لە ناو سیارەیە کتێبێکی عەربی بخوێنیتەوە مثلا ئەتوانی هاوڕێکی عەرب پێیا بکەی قسەی لەگەڵا بکەی ڕۆژانە لەبەر ئەوەی کە بۆ نمونە یەک دنیا هاوڕێی کوردی هەبێت هیچ ئیسفادەیەک بێکتری نەگەێنین بۆ ینی هەر مەسەلە زەمی یەکتری بکەن و باسی شتێکی کەن کە هیچ سوودێکی نەبێت نە بۆ دنیاتان نە بۆ دوا ڕۆژتان ینی کاتە ئەو نەمەکوشە بۆ هاوڕێتەوە باو هاوڕێش هەبێت خۆناڵم واز و هاوڕێ و بێنە بەڵام ئەو کەسانی ژیرن تەمە لە مەبەستەکەم تێ ئەگەن تەنها کاتەکانتان لەگەڵی تیاکەمتر بکەنەوە و بێ بە هاوڕێکی عەربێ بە فێری زمانەکە بکە بەڕاستی ئەمە ئیسفادی لێ ئەبینی سۆفە لە ئیشێکا کەسێک دامەزرێن کە زمانی عەربی باشتر بێت کاتە تۆ سێرێکی ئەو هاوڕێ عەربی کە گرتێ ئیسفادە و لێ کرد باشە ئیسفادە و لێ کرد و ینی سوودێکی دنیای پێگەیاندی و لەوانەیە تۆ لە ڕێگەی ئیشەکە تاوانێ بتەوە خزمەتی چەند کەسێکی تر بکەیت ینی زمانەکە بەکاربێنی بۆ بڵاوکردنەوەی بابەتی دینی و چی ئەم بابەتانە لەو کاتێ تۆ سوودێکی قیامەتیشی لێ بینی لە هەمان کاتە سەیری کە تۆ کاتەکە و بە فێڕۆنەیە کاتە تۆ سوودی لە کاتەکە بینی ئەمەش بۆ مەسەلەی فێربوونی زمان کە ئەتوانی لەم 3 مانگەیە ئەمە جێکدا بنی بتوانی ئاستی سەرەتایی لەگەڵ ئاستی بەشێک لە ئاستی ناوەندی ئەڵەن یان ئاستی دووەم ئەی بڕێ دوای 3 مانگی ینی دوای 9 ڕۆژی تریش دیسان ئەمان جێکتردا ئەنی بۆ ئەوەی بتوانی لیڤڵی دووەم و نیوەی 3 ببڕێ باشە و 3 مانگی کۆتاییش 2024 لەو کاتیا بڕیارەی ئەو بەشەی کە ماوتە لە لیڤڵی 3 تەواوی بکەیت لەگەڵ لیڤڵی 4ەمە یعنی تۆ سێکی ساڵی 2025 کەسێک کە بێ بە عەربی قسە ئەکەی چۆن خۆشە یان بۆ هەر زمانێکی تر کە ئێوە بتانەوە ئیتر ئەمە بابەتی زمان بوو بابەتی بۆ نمونە کتێب خوێندنەوە یعنی نازام لە کتێب خوێندنەوە لەکوێ دەست پێ بکەم کە چەندێک گرنگە کە تۆ کتێب بخوێنیتەوە منیش ماوەیەک با پێتان بڵم تەمەڵیم تیا ئەکرد ئەمە باشە ئێمە فەیسبوکمان هەیە ئینستاگراممان هەیە یوتیوبمان هەیە ئەو هەموو شوێنەمان هەیە زانیاری لێوە بۆ دەستێنین بۆچی من کتێب بخوێنمەوە هاتم کوڕێکە ناوی عەلی ئەبداڵە لەوانەیە زۆربەتان بیناسن لە یوتیوبەرە زۆر سی بابەتەکانیم ئەگەر باسی ئەوەیە کە چۆن بەرهەمدار بیت و زۆر ینی بابەتەکانی باش و بەسوود بوون سەرمەکرد لە هەموو کاتێکە ئەم کوڕە زۆر خەریکی ئەوەیە کە کتێبە تۆ بناسێنێ کە کتێب بخوێنێتەوە یعنی ئەڵێ مەسەلە ئەڵێ ڕۆتینی بەیانیانم هەستانە لە خەو کتێب بخوێنێتەوە ئەڵێ نەزانم کە بەتاقەت بووم کتێب بخوێنمەوە کە شەو ئەخەوم کتێب بخوێنمەوە بیرمە کردەوە ماشەڵڵا ئەم کوڕە چ شتێکی تر ماوە فێری بێ ینی هەر بەجددی دایم وا بیرمە کردەوە ئەمە باشە ینی ماشەڵڵا ئەم کوڕە هەموو شتێی پێ و هەموو عیلمی پێ هەموو زانستی پێ چۆن ینی بۆچی کتێب بخوێنێتەوە خۆی کتێبەکەم ینی هەمیشە بە بەردەوام سی ڤیدیۆکانم ئەکرد ئەو پرسیارم لە خۆمە کرد کە خۆم ماوەی وەگوتم وام لێ هەڵ بە هیچ شتێک بە تایبەتی پێش 2024 بوو ینی ژمارەی و کتێبانی کەم خوێندەوە زۆر کەم بوون بەڕاستی بەڵام ئەلحەمدولیلا ئیتر لە دوای ئەوی کەسەی ڤیدیۆکانی ئەومە کرد بە ئێستا شەوانەیە کە خەوە بمەوە لە کتێب خوێندنەوە ئەو کوڕم بیرەکێتەوە بەڵام باشە ئەو بۆچی بۆ هەموو عیلمەوە بۆ هەموو زانستەوە هەمیشە باسی کتێبەکە هەمیشە بە جاخۆشی پێشتر پزیشک بووە ئێستا باڵێن یوتیوبەرە و لە هەمان کاتیشە کتێب وشت بە خەڵک ئەناسێنێت لە خەریکی ئامادەکردنی پۆدکاستە و بە هەمان شێوە خەریکی نووسینی چەندین کتێبە کە ئەم نمونەم بۆی هێنانەوە
وەکو خۆم چۆن سوودم لێ بینی بۆ هیوادارم ئێوە سوودی لێ ببینین هەمیشە لە پێش چاوتان نابێ تەنها بە کتێب خوێندنەوە ئەگەین بۆ شتێک کە ئەمانەوێت کاتە کتێب خوێندنەوە وسیلەیەکی زۆر گرنگە بۆ شتێک کە ئەمانەوێت پێ بگەین لە ژیانە باوەڕم پێ بکەن ئەگەر ئێستاش دەرەنجامی نەبێ 2 ساڵی تر دەرەنجامی نەبێ 2 ساڵی تریش دەرەنجامی نەبێ 5 ساڵی تر 5 ساڵی تریش نەبێ قەیچێکە گرنگە 2 ساڵی تر ینی غەزێنەیەکی لە زانیاری چەند خۆشە تۆ بۆ شێوازە بینەوەکانێ چاو لێ بکەن چەند ناخۆشەسە بۆ نمونە زۆربەی و کەسانی کێسا لە تەمەنان زۆر ژمارەی کەمیانتیایە کە تۆ ینی پشتیان پێ ببەستی بۆ بەدەستێنانی زانیاری شتێکیان لەوە فێر ببی سێرێکی مەسەلا حتا وڵی کاتیشیان هەبوو بۆ بۆ کتێب خوێنەوە بۆ شتێک بووە بۆ بەشداریکردن لە ڕێکخراوێکا بووە کۆبوونەوەیان هەبوو چ لە مزگەوتەکانە بۆ بێت لە ماڵێکا بوو بێت بام شتانەتان بکردایە زۆربیان مەبەستم بەشێکی کەمیتیایە بەڵام بەڕاستیانی کە ئێستا باسیەکە مەسەلە سەر 70 ساڵی 80 ساڵەکان وەکوتم شتێکی وایتیانە کە تۆ بەڕاستی پشتی پێ ببەستی بۆ بەدەستێنانی زانیاریێک بەڵام چەند خۆشە کە ئێمە پیر بووین بە 70 ساڵ بووین بە 80 ساڵ نەوەکانمان پشتمان پێ ببەستێ کە ئەو جیلانی ئەوان خەیاڵ بکەن لە ئێمە پێشکەوتوتریشە بن لە ڕۆی زۆر تەکنۆلۆژیا و زۆر شتی تریشەوە بەڵام سێرێکی بۆ زۆر شتی تریانەوە بۆ لای ئێمە کەواتە بە هەرێکەمان لە خۆمانەوە دەست پێ بکەین مەسەلا ئەڵێ با من ببم بە باشترین دایکی جیهان ببم بە باشترین ننکی جیهان مەسەلا ببم بە باشترین باوکی جیهان ببم بە باشترین نەزان باپیری جیهان ببم بە باشترین خۆشێک ببم هەر شتێکی باشترین بە بۆ خێزانەکەت و بۆ خۆت و بۆ کۆمەڵگەکەشە ئەگەر توانی و بەڵام لە هەموو شتێک گرنگتر پێش هەموو شتێک خێزانەکەی خۆتە کە تۆ توانی و لە ناو هەمیانە باشترین بی کەواتە ناو کۆمەڵگەش هاتاکی تۆ باشترینی بەڵام ئافرم ئەگەر توانی سوودێکی بچووکیش بێ بە کۆمەڵگەی بگەینی ئەوش باشتر بەڵام هەدەفی سەرەکیمان وەکوتم سەرەتا خێزانە خێزان لە هەموو شتێک گرنگترە کەواتە لە ناو خێزانەکەتا یەکەم بە لە ناو خێزانەکەتا باشترین بە لە ناو خێزانەکەتا قیچێکە تاکە کەس بە کە هەڵی بەدەستێنانی زانیاری بێ دڵنیاتەکەمەوە ئەو زانیارانی کە ئێستا بەدەستێنی ئەو کتێبانی کە ئێستا ئەیخوێنیتەوە ئەو زمانانی کە ئێستا فێری ئەبی 10 ساڵ 20 ساڵ 30 ساڵی تر یعنی بەڕاستی سپاسی خۆتێکی بەش هەموو شتێ سپاسی خۆی گەوراکی لەوەی کە ئەو بڵین حەزی لە تۆیا چاندووە بۆی فێری ئەو شتانە بیت اینجا لە دواترە چێکیت بۆ نمونە سپاسی خۆتەکەی لەوەی کە بەردەوام بووی لەوەی کە هەوڵەیە لەوەی کە ئەو کاتانی کە هاوتەمەنەکانی خۆت خەریکی شتی بێکەڵک و پۆپجی و نازام چی بوون تۆ خەریکی شتی باشتر بوویت تۆ خەریکی پێگانی خۆت بووی باشە کەواتە لایانی زانستیش بەشی دومیمان باس کرد باسمان لە خوێنەوەی کتێب کە جات چ ئەوە بێت خۆت کتێب بخوێنیتەوە دای بەزێنی یان کتێبی دەنگی گوێ لەگری ئەوانە زۆر گرنگە یا بۆ نمونە گوێ لە پۆدکاست بگریت لە هەمویان گرنگتر کە خۆم زۆر ئیسفادەم لێ کردو سپاس بەخوای سا پۆدکاستی کوردی زۆر هاتووە ینی بە زمانی شیرینی کوردی و حتا بە زمانەکانی تریش ئەتوانی سوود لە زمانەکان و سوود لە ئاستی ڕۆشنبیری و فکری ئەوان وەت بگری کەواتە بە هەموو زمانێک ئەگەر زمانەکانە باشە توانین گوێ لە پۆدکاست بگریت تا حاڵەتە مشکێکی چاق بەستومان نەبێت شارەزای تقریبا هەنە لە کلتورەکانی تریش ببین باشە متر گوێگرتنیش بوو لە پۆدکاست بەڵام بۆ کتێب خوێنەوە شتێکی ترین بێت نەچێت کتێبی دەنگی هەیە لە ئێستا ئەگەر هەر بیان و ئەو هەیە کە کاتە نییە توانێت و کاتانی کە لە ناو سیارەیە ئەتوانێت و کاتانی کە چاوەڕێیەکی بۆ نمونە خوانەخواستاچی بۆ نەخۆشخانە دکتۆرێکە لە عیادا بێت چاوەڕێ بکەین لەو کاتە ئەتوانی بۆ نمونە سەماکە کتێکوێت و ئەو کتێبە دەنگی کە لە یوتیوب هەیە دای بەزەنیت و لەو کاتای گوێ لێ بگری یعنی شتێکە نازام بە پارە نییە بخوا ئەتوانین لە هەر کاتێکا بێ لە هەر شوێنێکا بێ بچی بۆ جیم نازام چی بۆ شوێنێکی ترکە سێرێکی ئەبێت چاوەڕێ بکەی لەو شوێنە قەیچەکە کتێبێکی دەنگی گوێ لێ بگرە بەشێکی ترتان با بریتێ بێ لە وەرگرتنی کۆرسات لە مانگی لە ساڵی 2024 جا ئیسر کۆرسات لە هەر بوارێکا بێت لە بواری ئیشەکە تا بێ بتەوە خۆت پێ بگەنی لە بواری ترا بێت بتەوە خۆت پێ بگەنی لە بواری کۆمەڵایەتیە لە بواری زانستیە لە هەر شتێکە بۆ ناتوانێت فێری زمان بێت توانی کۆرس وەرگری ڕێکەکە بۆ ئاسانترەکە بۆ نمونە ئەتەوێ فێری کۆمپیوتەر بی ئەتوانی کۆرس وەربگرێت فێری بەرنامێکی کۆمپیوتەر بی دیسان بێ کۆرس وەرگری بۆ نمونە ئەتەوێت شارەزای و لەسەر کەسیاتیەکان هەبێت توانی کۆرس لەو بوارا وەربگری و زۆر شتی تریش زۆر کورساتی تریش ئینشاڵڵا گەر کات هەبوو باسییانەکەم بە تەفاسیلی کە ئەو کورسانە چین کە پێویستەکە وەری بگرین بۆ بەهێزکردنی یعنی کەسایەتیمان بۆ زانستە گرنگانی سەردەم کە ئەبێ فێریان بین و بۆ زۆر شتی تریش ئینشاڵڵا پشتیوان بەخۆی گەورە جا من لە هەر سێ مانگێکە کە ئەمانجدا ئەنێم بەشێک بە بەتاڵیدا ئەنێم ئایدیە یعنی بیرۆکەکان لەو ئەو بە بەتاڵیدا ئەنێم بەڵام جاجا کە ئەچمە سەری ئاماجەکانی ترم ئەەکەم یان بۆ نمونە چوزانم جاری وای بەڕێگە ئەڕۆم شتێکیە بە خەیاڵمە سێرەکەم ئەو بیرۆکەیە ژیانم ئەگۆڕێ ئەچم ئەو ئایدیا کە ئەو بەشی کە نووسیمە ئایدیا ینی بیرۆکە ئەچم بیرۆکەکەی خۆم لەوێ ئەنووسم زۆر جار مرۆڤ کە ئێستاڵە من چی بکەم بۆ ژیانم گۆڕم لەوانەیە تۆ 5 شتم پێ بڵێ بەڵام لەوانەیە گرنگترین شتم پێ نەڵێ لە ژیانتا لەو دەقا بە خەیاڵتا بێت کە ئەو گرنگترین شتەکانی ژیانە بێ
باشە کاتێ مکە و ئەمانجانەدا ئەنی لاوانێت تۆ تەنها 5 دقیقە قسە لەگەڵ خۆتا بکەی بەس جاری وایە مشکی پێویستی بە کاتی زیاترە بۆ ئەوی بریکاتەوە بۆ ئەوی بزانێت تۆ فعلەن پێویستی بە چ شتێکە تا بتوانانی مەسەلە ژیانت بەرەو باشتر بگۆڕی فڵانشت ئاسانتر فێربی بۆ نموناڵ بیرەکەیتەوە گریمان تۆ هەفتەیەک بەسەر ئەم ئەمانجانە تاتێ ئەپەڕێ لە پرا بیرۆکەیەکە بۆیە بۆ نموناڵی ئەگەر بێت و بەرنامی فڵان شتم بزانایە ئێستا من لە فڵان شوێنە ئیشمە کرد بۆ ناڵی ئەگەر بێت و زمانی چینیم بزانایە ئێستا من هاتم کۆرساتی چینی زمانی چینیم ئەکردوانە و خەڵکێکی زۆرم پێ ئەگەیان و قازانجێکی مادیشم لێەوە ئەکرد یعنی تر بیرۆکە بۆیە سێرێکڵی باشە مۆچی خۆم فێ زمانی چینی نەکەم یاڵێ وڵا خۆم زمانی چینیم تقریبا باشە بۆ باشترین نەکەم لەو ئایدیەیە ئەو شتانە ئەنووسی کە سێرێکی تۆ لەوانەیە ڕاستەخۆ لە نووسینی ئەماجەکانتا بە مشکتانەیە بەڵام لەوانە ڕۆژی پێ بچێ هەفتەی پێ بچێ لەوانە مانگێکیشی پێ بچێ گرنگ ئەوێ بینووسیت و وەکو شتێکی سادە سێری نەکەی بەڕاستی و ئەمانجە لەوانە گرنگتری شتەکانی ژیانی بکەت تۆ جێبەجێ بکەیت بۆیە گرنگیش بۆ خاڵەبن کە خۆم بۆ ژیانی خۆم زیام کردووە ئیسفادەم لێ کردووە و دڵنیام ئێوەش چکە کەسمانی ینی ڕۆژانە بیرۆکیتر بە مشکمانانەیەچ بەس هەنێک جاریوە هەنێ لە شتەکان ئیهمالەکەین لەین تخواوە بیرۆکێیان ئەمە چێ لەم کاتەوە هەموو شتە بە مشکیم نانە باوا سێری نەکەین ئەمجارە وەکو خەڵاتێکی خۆی گەورە سێری بکەین بڵین مادەم ئەمە بە مشکیم ناهاتووە کەواتە ئەمە فرسەتێکە مادەم ئەم شتە بە مشکیم ناهاتووە کاتە خۆی گەورە توانێت بەدیهێنانی لێم نبینیوە کەواتە پشتیوان بەخۆی گەورە هەڵی جێبەجێکردی ئێم ئینشاءالله پشتیوان بەخۆی گەورە هەڵی باشترکردنی خۆم ئێم لەو بوارەیە چەنە ڤیدیۆکە حەزم ناکەرەوە نەدرێژ بێتەوە زۆر شتی تر هەیە بە تەفاسیلی باسی بکەم بەڵام پێم وابێ ئەو نەبەسە ئەتوان خۆتان بیرۆکی زیاتر لە شوێنی تر بۆ نمونە وەربگرن ئەگەر پێویستان پێ بوو بەڵام دڵنیام پێویستیشتان پێ نابێت چکە خۆتان لەگەڵ خۆتان نادانیشتن هەموو ئاماجەکانی کە لە ژیانی ڕۆژانە تا پێویستە پێتوانی بینوسی بۆ نمونە تۆ کەسێکی بە هیچ شێک حەز ناکەی کتێب بخوێنیتەوە بە هیچ شێوەیە هەرچەندم لەگەڵ ئەوانیم کە زۆر گرنگە باسم کرد کە چەنێ گرنگە کتێب بخوێنیتەوە بەڵام گریمان تۆ لە ژیانتا هیچ مەجاری ئەو نییە کەواتە تۆ لە ئاماجەکان تا بۆ نمونە کتێب خوێنەوە دانانیت چکە پێویستی پێی نییە بەڵام لەبری ئەو شتێکی تردانی کە لە ژیانە پێویستی پێێتی کە لە ئیشەکە تا پێویستی پێێتی خۆ بەر و پێشبەری باشە کەواتە گە هەبمە دانیشی لەگەڵ خۆمانە سی داهاتوی خۆمان بکەین بیر بکەنەوە بوو کەسی کە ینی ئەو کەسە چۆنە بێت کە ئەمانەوێت ئەوەی لێ دەربچین لە مشکی خۆمانە وێنای ئەکەین و بۆ ئەو کەسە بۆ ئەوی بگەم بەو کەساتی خۆم بۆ ئەوی بگەم بۆ ڤێژنە تازی خۆم پێویستم بە چ شتێکە جێبەجێکەم ئەموو ئەوە لەسەر پاچە کاغەزەکە ئەینووسیت و لە شوێنێکە دایئەنی هەر خۆت بخوێنیتەوە کەس لە دەستخۆتی شوێتە نەکات ئەگەر حەز ناکەی لەبەر ئەوە ئیتر ئەو کوتم ئامانج زۆر زۆرە بۆ نەوە کوتم زانستیە کۆمەڵاتیە ئابوووریە ئامانجی بۆنە سۆشیال میدیا چیە زۆر زۆرن تۆ تەنها لەگەڵ خۆتا دابنیشە و لە چ شتێک ئازانی پێویستەکە خوو بەر و پێشبەری ئەو ئامانجە بنووسە و ئەم سێ مانگەت تەنها و تەنها تەرکیز لەسەر ئەو ئامانجانە بێ کە نووسیوتە باشە ئێوە یان خۆشم تەنها و تەنها ئەم سێ مانگەمان هەیە ئەمە با قەناعەتی تامی خۆمان بێ باشە ئەم سێ مانگەمان هەیە و لە دوای ئەوە ساڵی 2025 کاتی کەمان لە بەردەستا تەنها 9 ڕۆژمان لە بەردەستا بۆ ئەوی بتوانین ئەم بەشانی کە ئەم ئامانجانی ساڵی 2024 کەمان بەشمان کرد جێبەجێ بکەین تەنها 9 ڕۆژمان ماوە کاتە با دەست پێ بکەین و پێش ئەو شتێکیشین بنێچێ لەبەرەوەی ئەم دەشەوە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە ینی شەوانی لەیلەتول قەدرە پێویست دەکات هەموو ئەو ئامانجانی کە پێم وتن زۆر یان نیکن یان زۆر کەمی بکەنەوە ئەمانجی دنیایەکەن باشە بەڵام زیاتر بە تەنها ئەنی بە جدی تەنها 10 ڕۆژمان ماوە یان با بڵێن 10 شەومان ماوە بام دەشەوە تەنها لەگەڵ خۆی گەورەیە بەسەری بن ینی بە هەموو شێوەیەک تەلەفۆن مەکەن چات مەکەن نەزانم ئەتوزانم ئەو شتانی کە کاتان لێ ئەبا ئەو شتانی کە ئەزانە سوودان پێ ناگەێنێ چوزانم گوێ لە گۆرانی مەگرن تەنها لەم دەشەوەیە بە زیکری خۆی گەورە بکەن قورئان بخوێنن چەند جار قورئان ختم بکەن بە تەفسیر و بخوێنەواتی ڕامێنن ینی بڕیاری تازە لێ شانتانە دەربکەن سەبارەت بە مانگی پیرۆزی ڕەمەزان بۆ نمونە لە ڤیدیۆکی مامۆستا عومەر فەقیە بوو گوێم لێگرت وتی من لە یەکێک لە شەوەکانی ڕەمەزانە غەڵەت نەبم شەوی لەیلەتول قەدری ود یعنی شەوانی لەیلەتول قەدر یان ڕەمەزانی ود وتی من بڕیارم ماوە کە بە هیچ شێوەیەک درۆ نەکەم وەزام 10 ساڵ پێش ئێستا بوو وتی بێستە شەوی لەسەر بێ بە هیچ شێوەیەک بە درۆی هەڵ لە سپی بێ ڕۆژ بێ هەرچی کە تۆ ناوی ئەنی وەک بە زمانی خۆی ئەڵێ درۆم نەکردووە یعنی شەو خۆشە بڕیارێکی ئەوە گەورە لە ژیان تابی لە یەکێک لەم شەو پیرۆزانەیە کەواتە گە بچووکترین بڕیاریش بێ لەم دەشەوەی کە ماومانە بێین بابەکەم سێری نەکەین ئینشاءالله خۆی گەورە مانگەێنێ بۆ شەو پیرۆزە ئێتناز ئەم شەوی 23 بێ شەوی 25 بێ 27 بێت 29 بێت لەو شەوی کە قورئانی پیرۆزی تیا هاتوێتە خوار بۆ پێغەمبەرمان ڕوودی خوای لەسەر بێ گرنگەوە ئینشاءالله خۆی گەورە مانگەێنێ بۆ شەو هەڵ بین تەمەڵی تیانەکەین چونکە لە ئەسڵا جەستەی ئێمە بخوای گەورە بە شێوازی دروستی کردووە کە یعنی نابێت تەمەڵ بین یعنی بە شێوازی دروستی کردووە حەزی لە جوڵەیە بێ بۆ جوڵە بێت
تێگەن یعنی ئەو نابێ بڵێ وەڵام من خەومیە و نازانم بێ چی بکەم و ئەمانجی ئێمە ئەسڵەن ئەوە نییە ئەمەجی ئێمە خەونی لە جیهانەکە خۆی دووسی کردن قەی نابخەوە بەڵام ئەم دێشەوە بەڕاستی زۆر زۆر گرنگە هەڵ بەلانیکەم بە ڕۆژەکە تۆزە تاویزی بۆ بکەرەوە شەوەکی تەنها بە خەرێکی خواپەرستی بین خەرێکی ختمکردنی قورئان بین وەسێنان لە گوناه بین بڕیارێک بین لەو شەوەیە کە گوناهێکەیەکین ئەگەر بچووک بێ گەورە بێت هەنێ زانان ئەڵێن گوناه گەورە و بچووکی بۆ نییە تاوان هەر تاوانە بەرامبەر بەخۆی گەورە هەرچێک بێ بۆ نمونەتر هەر تاوانێک بێ ئیتر گەورە بێ بچووک بێ بتوانین لەو شەوەیە وازی لێ بێنین و بڕیار بین بەتەواوەتی نەگەڕینەوە سەری و خۆیەکی زۆر زۆر باش لە خۆمانە دروستکەین بۆ ئەو دەشەوە بۆ نمونە ئەڵێ بڕیار ئێم لە دوای هەر نوێژێکە من ئەنجاممە پەڕێک لە قورئانی برۆست بخوێنمەوە یعنی شتێک بڕیارێکیش بێ کە خویەکی باش بێ ئەو پێوتێ خویەکی باش و لە هەمان کاتیشات و وازی لە خویەکی خراپ هێنا لەم دەشەوەیە اینجا ئیتر وەکوتم ئامانجە دنیاکانی تر لەم دەشا بە تایبەتی وازی لێ بێنین وا حساب بکەم هیچ شتێکم نەوتۆ لە سەرەتای ڤیدیۆکە کە باسی دانانی ئاماجم کردووە بێجگە لەم دەشەوە ینی تۆم دەشەوەی لێ دەربکەم اینجا خەریکی ئەوانی تر بن ئەم دەشەوە تەنها و تەنها وەکوتم خەریکی خواپەرستی بن دڵنیا بن ئەم کرداوانەتان ئەمێنێتەوە و طبعا ئەمانە لە ئەمانجە دنیاکان چەند قات باشترە بەڵام تەنها وەکوتم تەنها دە ڕۆژە زۆر کەمە تکاتان لێکم با ئەم دە ڕۆژە بەزیانین لە کوتایشە دووبارە هیوادارم خۆی گەورە نوێژ و ڕۆژی هەمومانی قبول کرد بێت و ئینشاءالله هەڵبین کۆمەڵگەیەکی کوردی مسلمانی ڕۆشنبیر دروستکەینە داهاتووە هەمومان بە یارمەتی خۆی گەورە هەرێکەمان لەلایەن خۆمانەوە هەتا ڤیدیۆی داهاتوو بە خۆی گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ بێت